بڕیارماندا کە بە حوزوری جەنابیان بڕیارماندا لە بەرواری 1 نۆی 2010 تاوەکو 1 دەی 2010 هەموو ئەو زیادە ڕۆیانەی کە کراون تۆمار بکەین لە سنووری ناحیسی دەکا. من لێرەوە داوا لە هاوڵاتیان هەموو ئەو هاوڵاتیانە یەکەم کە بینایان دروست کردوە باخیان دروست کردوە بە زیادەڕەوە لە سنووری ناحیسی دەکا بێن لە ڕۆژی 1 نۆ تاوەکو 1 دە خۆیان تۆمار بکەن بۆ ئەوەی بزانین واقعی حاڵی زیادەڕۆکەیان چیە بۆی لە داهاتوە یاسایەکی تر دەرەچێ بۆ معالەجەی ئەم حاڵەتانە. ئەوە هەر هاوڵاتیەک نەیەت لە داهاتوە حسابی زیادەڕۆیی بەدەل لە یاساکەی بۆ کرێ و هەج بینایە هەج زیادەڕۆیەکی کردبێت لا ئەبرێت بە پێی یاسا. ئێمە دوو لیژنەمان پێکهێناوەیەکیان لە سەرۆکایەتی شارەوانی یەکیان لە بەشی کوشتتوکاڵە هەردوو لیژنەکە فۆرمی تایبەتیان هەیە هەر هاوڵاتیە فۆرمەکە پڕەکاتەوە واقعی حاڵەکەی تۆمارەکات